هیوادارم هەرموو شتێک باش بێت. بەخێر بێن عەزیزان، بەخێر بێن سەر چاو. هیوادارم کە زۆر باش بن. بەخێر بێن سەر چاوان. ئەم شەویش وەکو شەوەکانی تر کۆمەڵی قسە باسمانە بێت. هیوادارم کە ڕۆژێدا بێت تۆڵەی ئەم ڕابردووە بکەینەوە کە زۆرمان قسە کردووە بەڵام کردارەکانمان کەمتر بووە. وا بکەین کە کردارەکانمان زۆر بێت و قسەکردنەکانمان کەمتر بێت. حرمەتم بۆ هەموو لایەکتان هەیە و بەخێر بێن سەر چاوانی من و ئەم شەویش کۆمەڵی قسە و باس لە خزمەتی ئێوە دەکەم. هیوادارم کە سوودی هەبێ بەپێی ئەو کاتێک کە لە بەردەستمایە بەڕاستی کە سەرەتا لەسەر ئەمەی چەتۆ ساڵح و ئەو کێشانەی ناوی چێتی و ئەوانە کۆمەڵی قسە و باسمانە بێ ئەم فڕکان و بیفڕێن و بیکوژە و بیسووتێنەوە ئەوەی لێ بکەی ئەم جەماعەتە شەقاوەی پاڤڵ و قوباد و ئاسۆب مەمەند و ئەملات و لوتانە بەڕاستی پاشانی لەسەر ئەو عایلەی کە سێ کوڕیان کوژا و دوانیشان گیراون. ئەگەر کاتەکە هەبێت ئەوە لەسەر ئەوانش قسە و باسەکەتان بۆکەم پاشانیش ئەگەر نا ئەوە ئەبێت لایفێکی ترا باسی ئەوە بکەینەوە سەردەنوێ بەڵام هەوڵ ئەدەم کە ئەو کارش بکەم. بەرحاڵ یەک دوو دەقاوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە ئەچنە ناو قسە و باسەکان. بەخێر بێن سەر چای من. با ئەمەشم تەرتیب بکەمەوە برادێن ڕەخنەی دیێگرتنەوەی کاگەرام کە ئەمە خۆیتەوە ئەم کۆچکە لابە عەزیزەکەی من تۆ بوو بم کۆچکە منەوە گرتوتە تکری با کۆچکی تایە چی تێ چی لەسەر گاڵ ها کاکە چی ئەگۆڕێ چی لە ژیانی خەڵکە گۆڕێ ڕاستیەکەی ئەم کۆچکە لەوێ بێ یا لەوێیان نەبێ ئەو ڕەخنەیە چاوەکەی من پێویست ناکە بە ساق خێر بێنێ خوا کوڕەیتر یا الله. باشە زەلام هەیە ناوی پاناسانی پانەسۆنیکە پانەسۆنیکە چییە چۆن شتیوابێ عەزیزان زەلامش شتیوابێ بەڕاستی باشە پانەسۆنیکەوە نەبوو ڕادیۆ تەلەڤیزیۆن و کۆمەڵەش نەبوو بۆ ناوەوە شەریکە و شتە پێم وایە چۆن نەبێ زەلام ناوی پانەسۆنیک بێ وەڵای سێرە بە قورئان تێناکەم. تەواو وتمانێک دوو دەقیقا وەسین و ئەچتە ناو کولی قسە و باسەکانی خۆ. هیوادارم کە سوودم بە هەموو لایەکیان دەبێت و هەموو کەس لەو واقعە تێبگات کە ئێستا لە باشووری کوردستان هەیە بە تایبەتی لە ناو تاقمەیە کۆمپانیاکە یەشێتی. سەرەتا ئەبێت لەوە دەست پێ بکەین کە ئەم ڕووداوانە پێشینەیەکی هەیە بەڵام من ناشمە سەر پێشینەیەکی زۆر دوور و ئالم بابەتانە. کاتێک پێش سەری ساڵ چەتۆ ساڵح ئەندامی سەرکردایەتی یەکێتی لەگەڵ دوو کەسی تر کە دواییش ناوی ئەوانش ئەبەمیەتیادی لە بەروی مافی خۆیانە چوونە بەغدا. ئەو کاتە قوبادی کوڕی حسامەدین لە عێراقا نەبوو یا لە کوردستان نەبوو چوو بۆ جێ وەرگرتن و ڕابواردنوشی خۆی لە ئەوروپا. بەڵام پاڤڵ بە چوونەکەی زانی بوو. لە سێ ڕۆژی پێش سەری ساڵ لە بەغا خۆی کتاب و بە عەرزە ئەچوو بۆ لای زێدان و ئەچوو بۆ لای خەزر عەلی و ئەچوو بۆ لای فڵان و فیسار و حەشد و ئالم بابەتانە چونکە ئەیزانی کە مۆزوعەکان چییە و چی لە ئارای و خەریکی چین. تابعاً هەموو هەوڵەکانی بۆ تێکدانی بەرنامەکانی ئەمان بوو چونکە لەوێ پێیان وتووە کە ئەم کەسانە هاتوون و ئاوایان وتووە ئەمە ئیتر پاڤڵ ئەونەی تر شبر و شێت و پەتەڕی ئەکا لە ڕاستیە. چونکە چەتۆ جێگری سەرۆشی نووسینەوەی پەیڕە و جێگری فەید ئەسەسەد بووە وە سەرلەبەری وردەکاری ناو ئەم پەیڕەوە هەر هەمووی لای ئەو ئاگادار بووە واتە بە عەمەلی خۆی سەرپەرشتی کردووە نەک ئەسەسەد. ئیتر لەوە گەڕن کە ئەبێت 99 کەس یان پوند ئەوەنا بۆ هەر گۆڕانکاریەک ئامادە بێ ساڵ و نیویەکە ئەمانە دوای کودەتاکە خەریکن بەڵام نیان توانیوە ئەم ڕێژەیە بەدەست بێنن. ئێستا وردە و دەباسێکین. پاڤڵ دەترسێ کە چەتۆ گروپێ تازە پەیا بوون بۆ دیفاع لە لاهوری شێڕجەنگی واچ چۆتە ئەو سەنگەرە. کاتێک کە قوباد دوای سەری ساڵ ئەگەڕێتەوە لە دوو کاتی جیاوازە تەلەفۆن بۆ چەتۆ ساڵ ئەکەن کە سەعاتی 2 پاش نیۆڕۆ لە مەکتەبی سیاسی لە هەولێر ئامادە بێت.
تا یەک ڕائەوەسێ تا شەنوکەوی چوون یان نەچوونەکە بکات پاشان وەڵام ئەیاتەوە کە نایەوێ بچێت چونکە خەڵک ئەنێرن کە لە دەوری مەکتەبی سیاسی کەتیا جوڵەکان چییە چەند مێکزەمێنی لێیەکەون بە ڤیدۆ دوای پیشانتانەیە و دوای ئەوەی کە ئەم ناچێت مێکزەمینەکان چەنی ئەمێنێتەوە یا چەنی نامێنێتەوە دوای ئەوەی کە پیلانەکە جێبەجێ ناکرێ چوار لەم پێش مێکزەمینی ئەڕۆن یەک دانیان ئەمێنێتەوە حتا کۆمەڵێک لە دۆست و هاوڕێیانی چەتۆ ساڵح کە ئەزانن مۆزوعەکان چۆنە و بۆ ئەوەی نەچێ بەرنامە دانێن ئەگەر بێت و بڕوا بۆ ئەوێ لە 2-3 کیلومەتری دوور ئەوێ پیکەشن بە سیارەکەی یا ڕێگەی لێ بگن بۆی نەچێ بۆ ئەو بەناو کۆبوونەوەیە کە پاڵ و گروپێک لەوێ داهێنەوە هەر ئەمانش لە دواییە خێن بە سەرخێڵی ئاسایش گرتووە کە بزانین چی ئەم هەواڵانەی یاوە بە چەتۆ ساڵح و چۆن ئەمە بووە ئەویش ئەڵێ دیارە لای خۆتان بڵاو بۆ تۆ چونکە ئیلاقی بە ئێمە و ئێمە بڵاومان نەکردوێتەوە بۆیە چیرۆکی بانکردنی چەتۆ ساڵح بۆ مەکتەبی سیاسی یەکێتی لە هەولێر یاریەکان بە تەواوی ڕوونا قوباد ویستیەتی چەتۆ بباتە ئەوێ سەرەتا ویستیانە بە ژنێک کە ناوی فەیمەیە کە ئێستا مەسئولی ئیدارەی مەکتەبی سیاسیە واتە لە شوێنەکەی بەختێرکاوانیە بەڵام دوای وتویانە چەتۆ بە قسەی ئەو نایەت بۆیە ژوان ناوێ کە خوشکی حەمەسابیر و ئەوەی ئێزەدینەکە ئێزەگیانە باشە ئەوەی کە شەڕۆ سەرخۆشە لەگەڵ مدیری مەکتەبی قوبادا کە ناوی ئەحمەدە واتە سکرتێری قوبادا هەردووشیان لە 20 دقیقە بینیانە بێ تەلەفۆن ئەکەن بۆ چەتۆ داوایان کردووە کە بێتە مەکتەبی سیاسی و قوباد داوایەکە هەتا وتویانە بە سیارە مەیە بە سیارەی خۆت ئێمە خۆمان ئین بە شوێنتە ئێکاکە خۆچە توش خۆی بە پیاوەزانێ خاوەنی مێژووە حەو برای شەهیدە باوکی شەهیدە قوبات چیە خۆی تێل نەکات و بە کۆمەڵێک گەجەر و گوجەر و سێکس باز و ئالم باباتانە بڵێ تێر بکەن بۆ فڵانە کەس بابێ ئێشتیوا چۆنە بێکاک قوبادی جەلال تاڵەبانی و پاڤڵی برای هاتنۆتە سەر حازری لە هەموو تەمەنیا زیبکەیەکیان بۆ کورد نەتەقەنووە هەتا بۆی کردیشیان نەتەقاندووە یەکێکیان یەک قەترە ئارەقی نەکردوێتەوە بە یەک بەرزایی یا هەڵ نەزناون یا سەر بەرەو خواردکرد نەڕۆشن بە پێتاوەکم لەوەڵا ئارەقیان کردوێتەوە هاتنۆتە سەر حازری بۆ دزی و جەردەی و ڕاوەڕوت و بێڕەوشتی لە ڕاستیا لەمە بەدەشتێکی تر نییە ئەبێ چەتۆ بۆچی بەگوێ ئەمانە بکە ئەسڵەن تۆ ئەو پیاوەنی کە بە خەڵک بڵێ ئادەی تەلەفۆنکەن بۆ چەتۆ ساڵحی یا بۆ هەر کەسێ با بێ بۆ لام تۆ چی پاڤڵ کاک ئەی قوبات تۆ چیت تۆ بەم پاشەڵە پیسەشتەوە لە هەوڵی فڕاندن و کوشتن و تیرەر و ئالەم بابەتانەی بەبە ئەگەر مێژووی یەکێتی لە گۆشە و کەنارێکی ئەم تەمەنەی خۆیە جوانێکی تیا بوو بێ پاڤڵ و قوبات و شاناز ئەوەیشیان شەق و پاق کرد و ڕەسوا کرد بەڕاستی شەق و پاقیان کرد جا بۆیە و تووشیانە بە سیارەی خۆمان یین بە شوێنتە بۆ ئەوەی تەنها خۆی بێت و کەسی لەگەڵان نەبێ ئەمەش گومانەکان زیاتر ئەکان لای چەتۆ کە ئەمانە نیازیان خراپە دەرباس کوڕی کۆسەر سعدی پیرە لەوێ ئەبن بەڵام دیار نییە ئایا ئەم دوانە ئاگاداری پیرانەکەن یان ئاگادارنین کاژمێر 1:40 دقە چەتۆ وەڵامیان ئەداتەوە کە من نایم ئێوە وەرن بۆ ماڵەوە من نیگەرانم لێتان و لە خۆڕایی بەرزستان پێکردوم و ئەوە کۆمەڵە قسە و باس و ئەوانە نادوێتەوە بۆیان دوای 2 کاژمێر و نیو کە ئەم جوابیانەتەوە کە نایەت ناومێت بوون ئەو هێزا کە پێک هاتوون لە 60 تا 65 کەس مدەڕەب ئەوێ چۆڵەکەن و کۆتاییان پێدێت ئەمە ئەو ڤیدۆیانەیە عەزیزان با بە 2 جۆر پیشانتان بدەم ئەوەی کە ئەو ڕۆژە گیراوە بچین لەسەر ڤیدۆی دووهەمیش
واتە عەزیزان ڤیدۆی یەکەم پێش ئەو قسە و باسانەیە، یعنی پێش ئەوەی کە ئەمانە ناومێت بن لەوەی کە چەتۆ ئەچێیان ناچێ، لە دواییە کە ناچێ یەکینی لێماوە ئەوانی کە هەر هەمیان ڕۆشتون. باش ئەوەی کە چەتۆش بەڕاستی متمانەی بە پافڵی بە قوبادی جەلال تاڵەبانی نەبووە لەبەر ئەوە بووە پێشتر بیسوێتی کە قوباد توێتی هەردوو قاچی ئەشکێنم و پافڵیش لە بەغا هەڕەشەی کوشتنی لێکرد بوو. ئەگەر تۆش بیت ئەم دوو کەسە هەردووکیان هەڕەشەی کوشتنی لێ بکەن و پێشتریش بیان ناسی کە ئەمانە بەشە هەر خەڵکە کوژن تەقە لە ڕەفیقی خۆیانەکەن، پافڵ ئەچێ بۆ کەس لە هێرۆی دایکی ئەوتە تووشی شەلەری کردووە چەند ساڵە ڕسوای کردووە کە دایکی خۆیەتی، ئیتر تۆ بەڕاستی متمانە بەمانە ناکەی عەزیزانی من. کابرا عەقڵی هەیە کاتێک ئەم پەیامانەی پێگەیشتووە چۆن نەچێ بۆ دانیشتنێ لە ژێر زەمینەکەی مەکتەبی سیاسیێکێتیا لە هەولێر. من لێرەوە ئەم پەیامە بڵاوەکەمەوە ڕاستیەکەیە کە پێویستە هەموو کەسێ بیزانێ، پێویستە بیناییەی مەکتەبی سیاسی لە هەولێر دابخرێ، چونکە ئەم شوێنە بۆتە مەیدانێ بۆ کۆبوونەوە بۆ تیرۆر و ڕفاندن و ملشکاندن هی خۆیان و ڕەفیقەکانی خۆیان و هێنی خەڵکیش. پیلانی تیرۆرکردنی هاوکاجاف لەو مەکتەبی سیاسیەوە داڕێژراوە کە لە ناو هەولێردا تیرۆریان کردووە. پێشتر پیلانی تیرۆرکردنی ئەژی ئەمینیان دانابوو کە بۆیان نەکرا اینجا هاوکاریان تیرۆر کرد. پیلانی ڕفاندنی چەتۆ ساڵح ئەگەر بە بێدەنگی بکرایە و ئەگەر نەکرا بە کوشتن یاونکردن لەوێەوە داڕێژراوە. بۆیە ئەم بینایی سەرکردایەتی یەکێتی لە هەولێر مۆڵگای داڕشتنی تیرۆرە و شوێنەکە بۆ کۆبوونەوەکردن و قسە و باس لەسەر تیرۆر و کوشت و بڕی نارەکانی خۆیان. لەبەرەوە ئەم بینایە لە هەولێرە وەکو دوومەڵێکی پیسوایە پێویستە ئەمە دابخرێ لە ڕاستیە. ئەم بینایە پێویست ناکات لەوێ بێ، چونکە ئادەی پێم بڵێن خەڵکی هەولێر بینایەی مەکتەبی سیاسی یەکێتی چ سوودێکی بۆ ئێوە هەیە؟ چ سوودێکی بۆ یەکێتیەکان هەیە؟ چه سوودێکی بۆ کەسوکاری ئەو شەهیدانە هەیە کە لە ناو ڕیزەکانی یەکێتیە ئەوە بوون شەید کراون؟ چه سوودێکی بۆ ئەوانە هەیە؟ هیچ سوودێکی نییە. ناکرێ بینایەک دابنرابێ بە پارەی دزی، لەو بینایە تۆ ئەم گروپە سەرقاڵی دزی و ترۆرکردن و کشت و بڕی خەڵک بن. ئەمە کارەساتە. چۆنی وەها بوو قوباد و پاڤڵ بۆ ئەو جێگەیە بۆ داڕشتنی پیرۆرە تیرۆرکردنە بەڕاستی ئەمە کارەساتە. حتى عزیزان پیلانی تیرۆرکردنی بەختیار کاوانی کە مەسئولی ئیدارەی مەکتەبی سیاسی یەکێتی بوو وەکە لە ڕێگای سلێمانی بۆ چەمچەماڵ و ئەولاتر تەقیان لێکرد ویستیان بیکوژن، قوباد پیلانەکەی داڕشت بوو. لەو بینایی مەکتەبی سیاسیە پیلانی داڕشت بوو کە بەختیار کاوانی تیرۆرکە ئەوە بوو تەقیان لێکردن بەڵام بەر نەکەوت و بە سیارەکەی دەرعبوو ئەوە هەمومان ئاگامان لێ بوو دەڕاستی. لەبەرەوەیە ئەو بینایە ئەبێت دابخرێ، پێویست ناکە ئەو مۆڵگایە لە هەولێرە هەبێ و ئەو دوومەڵە پیسە ڕاستەکەی زەڕور نییە لەو شوێنە هەبێت، چونکە هیچ سوودێکی نییە، تەنها و تەنها مەیدا شوێنێکە بۆ کۆبوونەوەی کۆمەڵێک گەجەر و گوژەر و ترۆریست و پیاوکوش وەکو پاڤڵ و قوباد و ئەم بابەتانە. چونکە ئێستا پاڤڵ لە سلێمانی هەموو کامەکارەیە تەعداکە ئەکوژێ ئەبڕێ ئەسووتێنێ. سێری سلێمانی کەن عەزیزان بووە بۆ بادینانی دەسەڵاتی پارتیەوە یەک ڕۆژنامە لە سلێمانی نارە قسە بکات، یەک نووسەر نەماوە یەک قسە بکات بەرامبەر بە پاڤڵ و بنەمای تاڵەبانی. باشە ئادەی تەحەداکەم چی ئەتوانێ یەک قسە بەناو بە عینوانی خۆی دژی پاڤڵ و قوباد و ئەمانە بڵێ، یەکسەر ئەچن ئێڕفێن و تەعدای لێکەن و ئەیکوژن، کەس ناوێرێ لە ڕاستیە. جێشی وایان خوڵقاندووە حتا لە ناو مەکتەبی سیاسەکانی خۆشیانە. باشە قوباد لەوێ ژوورێکی هەیە، دەرگایەکی هەیە بۆ ژێرزەمینەکەی مەکتەبی سیاسی. پیلانەکە وا بووە کە چەتۆ بانگ بکەنە ئەو ژوورە و قۆڵبەسیکەن لە دەرگای دەوە جایا بە فڕۆکە بە کۆکتەرێ یا بە سیارە بێنەوە بۆ سلێمانی، جا لەوێ چیرەکەن ئەوە بە بارەزی خۆیان بەڕاستی. بۆیە ئەمە کۆتا ئیشیان بۆ کە بەرامبەر بەو پیاوە بیکەن. بۆیە هێزەکەش کە لەوێ بۆ هێزی سەوا دەچێت زەمانە بابەتانەیە کە بۆ ئۆپەراسیۆنی تایبەت بەکاری هێنن. بۆیە زۆربەی زۆری ئەوانەی کە ئاگاداری ئەم مۆزوعانەن پێیان وایە ئەگەر چەتۆ بچواتە ئەوێ دوور نییە وەکو جەمال خاشقچیان لێ نەکردایە، ئەوەی کە مخابەراتی سعود لە تورکیا کردیان و پارچە پارچەیان کرد.
پاشان ئەبێ پرسیار لەمەکەین چۆن ئەمانە دەستی پێکرد بۆچی بەڕاستی پاڤڵ و قوباد و شاناز و ئەوانە دەست بۆ کاریشی ئاوا دڕندانە و چێویانە ئەبن. عەزیزانی من هەتا ئێستا گروپی پاڤڵ و قوباد متمانەیان بە یەک کەس نییە کە لەوانەی کە کاتی خۆی لە دەوری لاهوری شێرجەنگیە بوون. هەتا ئەوانەیشی ئێستا لە ڕیزی پاڤڵان تەنها بەناو لە ڕیزی پاڤڵان. پاڤڵ خۆی باشە زانێ دەنا زۆربەی هەرە زۆری سەرانی کۆن و نوێی یەکێتی لەگەڵ پاڤڵ و قوباد و شاناز و ئەمانەیان نین. ئەمە ڕاستیە من لەگەڵ زۆربەی زۆرێمە قساکەم. ئەمە حەقیقەتێکە خۆ ناکرێ ئینسان دابژێت ناوی هەمویان بەرێکە ئەوە چۆنە چۆن نییە. بۆیە یەک کەس ناتوانێت لەبەر کوشتن و تیرۆر و شار بە دەرکردن وەڕفاردن بەرەوڕی ئەم تاقمە پیاوکوژە ببنەوە. یەک ئینسانی سەرکردایەتی یەکێتی بەتەنها بچێتە لای پاڤڵ هەرچی بڵێ ئەم ئەبێت تەنها بڵێ وایە بەڵێ ئەسبەنی بەڵێ ئەو ڕێک ئەوەی وکو بەڵێ بەلام سەفا باشە بۆ لەبەر شکاندنی کەرامەتی خۆی لەبەر شکاندنی حیسیەتی خۆی ڕەنگە جوێنی بداتێ ڕەنگە تفی لێ بکە ڕەنگە پەلاماری بدا ڕەنگە بۆکزی لێ بدا. ئەگەر منیش بە پاڤڵ داوەتم کابەوە ناچم بەڕاستی چونکە ئینسانێکی بێمتمانەیە ئینسانێکی دەرمانخۆرە ئەکرێت تفی لێ بکە ئەکرێ بڵێ سەگ باب دانیشە لەوێ ئەکرێ بڵێ خوشکی وا لێکم ئاوایە یعنی ئینسانی ئاوا خوێڕی ناکرێت ئینسان بەڕاستی متمانەی پێ بکات. و ئەمەوێ ئەوەشتان پێ بڵێم کە بەرنامەیان هەبووە بشنە سەر ماڵ و مناڵی چەتۆ ساڵح کە لە سێمانیە ئێستاش. بۆیە ئەو شەڕەی کە بە چەتۆیان دەفرۆشت لەمانەوە سەرچاوی گرتووە. لەو کاتەیشەوە کە بریکارە بە هەمویان هەوڵیان داوە لای برن. 124 کەس ئەندامی ئەنجومەنە هەمووی بێکاریگەر کراوە. سەرانی کۆنی یەکێتی هەمووی لە ماڵەوە دانیشتووە. مەکتەبی سیاسی هیچ کارن. بوەرن عەزیزان کام ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی کامیان شەهامەتیان هەیە جگەل لەسەر لەقاندن بەرامبەر پاڤڵ و قوباد یەک قسە بکەن من تەحەدایانەکەم. ئەوانەشی کە کاتی خۆی ڕەخێنە جاتەڵەبانیە گرت و قسەیانە کرد و ئەوانە کرد کامیان جورئەت و شەهامەتی هەیە تەنها یەک ڕەخنە تەنها بڵێ وانییە باشە. بۆیە کۆمەڵێ سەرسەری و فاسدی وەکو ئاسۆ ئەڵمانی کۆنە بەعسی و ڕەفعەت عەبدوڵای دز و جەدە نەبێ کە بە دەوریەوەن ئەمانیش نانی ڕۆژە خۆن خۆ هەمویان ڕاستیەکان ئەزانن چۆنە سەریان شۆڕ کردووە ملیان کەش کردووە باشە سبێنش باجەکەی ئەدەن بە خراپی لە ڕاستیە خۆ ئاواتێ ناپەڕێ خۆشەویستانی بن. بۆیە دوای ئەوەی کە چەتۆ نەچوە ژێرباری ملهوڕیەکانی پاڤڵ و قوباد ئەوە بوو کە چەتۆ ساڵح و سێ کەسی تر لە سەرکردایەتی یەکێتی چوونەتە بەخا ڕاستیەکانیان وتووە کە ئەو ڕاستیانە بە زیانی کودەتاکە و بە قازانجی لاهوری شەرجەنگی بووە. من بۆ خۆم پێم وایە کە ڕاستیان وتووە. هەمومان ئەمە لە واقعەکە ئەزانین کە کودەتاکە چۆن کراوە. ئەم چوار کەسە چوونەتە بەغا لە فەرمانگەی حیزبە سیاسیەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق وتیان داوە وتیان لێوەرگیراوە سەبارەت بەچی بە هەمواری پەیڕەوی ناوخۆی یەکێتی گۆڕانکاریەکانی ناوخۆی یەکێتی و ئەو کودەتایی کە کردویانە ئەم گروپە. بۆیە چەتۆ ساڵح وەک جێگری سەرۆکی لیژنەی ئامادەکاری پەیڕەوی ناوخۆ کۆنگرەی چوار وتەی لێوەرگیراوە. حتى عزیزان ئەوەش کەشف بووە لە دادگا لە بەغا کە پاڤڵ چووە واژۆی چەندین کەسی تری لە سەرکردایەتی تەزویر کردووە کە ئەمانە هەر واژۆیان نەکردووە ئێستا ئەوەش کەشف بووە. بۆیە ئەمەش خاڵێکی تر بووە لە تووڕەبوونەکانی پاڤڵ و قوباد لە چەتۆ ساڵح و دوو کەسی تر لە سەرکردایەتی کە یەکیان پێم وایە ناوی پەروین کاکە حەمەیە و ئەویشیان سەردار هەرچیە لەگەڵ ڕێز و تەقدیر بۆیان کە خەوانی هەڵوێست. دوای ئەمەش لیوە هەڵۆ سعید هەیە کە بە هەڵۆ قەلەناوی ناساوە جا عەزیزان بە هەڵا نەچن ها ئەمە تەنها ناوی هەڵۆیە ئینا قەلە باچکەژنی بۆ شازایتن باش ئێستا هەموو کەسی ناوەکەی پێچوانەی خۆیەتی ئەوەی تر زۆر باوە جا ناوی هەڵۆیە بەڕاستی قەلە باچکەژنیە بەڵێ خۆی ناوە هەڵۆڕێکی لە بەداخەوە بەڕاستی ئەرەوەڵە. ئەم زڕە پیاوە لە وەڵامی نووسراوەیەکی دادگای سلێمانیە کە پێم وایە لە مانگی دەی 2000 سەرەتای مانگی دەی 2022 ئاراسی وەزارەتی ناوخۆ کراوە ئەم هاتووە جوابی یاوەتەوە لەسەر هینە لەسەر خاوەندایەتی یەکێتی لە ڕووی یاسایەوە کە بە ناوی شێوەیە بە ناوی پاڤڵ و بە ناوی پاڤڵ و بە ناوی لاهوری شێرجەنگیەوەیە باش نییە کەچی ئەم خۆی جوابی یاوەتەوە ئەڵێەوە هەر بە ناوی پاڤڵ تاڵەبانیەوە هەیە يعني دروي كدو دراسيا ئەمەش وەزیری ناوخۆ ناتوانێت قبولیکە لەبەرەی یاساییەوە چونکە بەناوی پاڤڵەوە نییە بەناوی دوو کەسەوەیە دوو هاوسەرۆکەی لە ڕاستی
ئەوەیە اینجا هەمومان بیرمانە دوای کودەتاکە لاهوری شێرجەنگی خۆی چووە مەکتەبی سیاسی و بە موقەت دەسەڵاتەکانی تەسلیم کرد تا لیژنەیەک دروست بکرێت لەو تۆهمانەی خراوەتە پاڵی و لێکۆڵینەوە بکە ئەم لیژنەیە ڕاستیەکان بۆ ڕای گشتی و بۆ یەکێتی بڕاو بکاتەوە مەسلەی گوایە جاسوس لە بای مەنزەلا گیرا بوو گوایە ژار خواردی و کراوە پافڵ هەمووشی سەلماکە هەمووشی درۆ بوو بەڕاستی هەمووشی سەلماکە درۆ هیچ شتێک نەکرد بۆیە لاهوری شێرجەنگی بە کاتی یا بە موقەت دەسەڵاتەکانی تەسلیم کردوێتەوە نەک بڵێ وەڵا بۆ هەتایە لەبەرەوەی یاریەکە ڕوونە لە دادگایش گرەوەکەی بردەوە پاڤڵ هەر نەشو بەدەم دادگایش ئەو ژەهرەیش کە باسییانە کرد ئەوەتە کەیسی ئەیبینین ئەرێ کوێی ژەهرایی بوو بەڕاستی ئەمە درۆ بوو ئێستاش لیژنەیەکیان پێکێناوە کە پێکاتۆ لە ئاسۆ مامەند پێکەپێن ئاسۆ ئەڵمانی سەرکەوزەکی ناوێ ڕزگاری حاجی حەمە ئەمانش نازانم جڕ و جەلەوانی کێن بەڕاستی کۆمەڵی خەڵکی کۆیلۆ و مۆیلۆ ئەلەباتەنە من بەدەل لە مێش خۆشەویستان من نازانم چێ هین بە کڵاوی ئەمانە ئەپێوێ ئەخر ئەمانە خۆیان چین لیژنە دروستکردن و چێ گوێ لەم پاتەڵانە ئەگرێ ئاسۆ ئەڵمانی تۆ چیت کاکە سەرکەوزەکی کێ چ کارەیە ڕاستی چ لاتێکە ڕزگاری حاجی حەمە چ نابوتێکە ئێوە چین بەڕاستی ئێوە سەرکی سیرن ئێوە قنچکی پیازن ئێوە چین بەڕاستی کاکە وەڵا لەژێر پێڵای ژەجێگەتە نابێتەوە ئێوە پاشان ئێوە گوای لێکۆڵینەوە لەو کەسانە کە بەخا و شایەتی ڕاستیان داوە ئەسڵەن دەبوو زۆربەی هەرە زۆری سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەو کاران بکردایە خۆ پاڤڵ و قوبان ناتوانن بتان خۆن بەڕاستی ئینسانە ئەگەر شەریفی بە ڕاستی بڕوە ئەگەر ڕاستی نییە مێڵن کاکە بەڵام ئێوە سەتان داخسن من تان شۆکردە بەڕاستی اینجا دوای 48 ساعت لە مەسەلەی ڕفاندنی چەتۆ و فەشەلهێنانی ئەو یاریە کابرایەکی شکست خواردووی دۆڕاوی بوودەڵەی هیچ لە باران نەبووی ماستاوچیان هێناوە بە ناوی یوسف گۆران گوایە ئەمە لێپرسراوی دراساتی یەکێتیە دراسات کامە دراسات بۆ ناویشێتە دراسات ماوە بەڕاستی ئێ بڵێ دڕاستە هەیە ئەوەی کە پوش و پەڵاش و گەنم و ئەوانە کۆکاتەوە ئەگەر بڵێ ئەمە قەی ناکە چونکە بۆ دزی و پارە کۆکردنەوە وەڵا برا ها باشن لە ڕاستیە وەڵا دڕاستەیەکن ئەو پەڕیدیان نەبێ باشە بۆ ئێوە جگەر لە دزی جگەر لە جەردەیی جگەر لە بیئەخلاقی جگەر لە ئافرەت و سێکس جگەر لە مەشروب خواردنەوە جگەر لە شەلاتی بازاڕی تخوا یەکشی کازانن کامێدە لە دراساتی یەکێتی بۆ دراسێشەکەن ئێوە ها بۆ پاوەڵ زان دراسە چییە قوبادە لووس ئەزانە دراسە چییە اینجا ئەڵە چی دروستکردنی سینارەی گوماناوی باوەڕمان لاواز ناکات جا چەتەوەڵی پلاتی پاتاڵ تۆ کەی ئەخلاقی هەیە تا باوەڕ هەبێ بابە ئینسان ئەگەر باوەڕی هەبێ سەرتاوی ئەخلاقی هەبێ خۆی ئەخلاقتان نییە هەر کاتی ئەخلاقتان بوو اینجا باسی باوەڕکەن ئاساییە هەر کاتی ئێوە با شەرەفتان هەبوو اینجا باسی باوەڕکەن چونکە ئینسان بە سروشی ئەگەر شەرەف و کەرامەتی نەبوو ئەگەر ئابڕووی نەبوو ئەگەر ئەخلاقی سیاسی و کۆمەڵایەتی نەبوو ئەگەر دز و جەردە و کودەتاچی بێ ئیتر باوەڕی لەکوێ بوو کاکە ئێوە کوا باوەڕتان هەیە خەڵکی بە ئەخلاق باوەڕی هەیە نەک بێ ڕەوشت بەڕاستی خەڵکی بە شەرەف باوەڕی هەیە نەک بێ شەرەف بەڕاستی جا ئێوە کوا ئەخلاق و شەرەف و ئابڕوو و کەرامەتان کامە سیناریوێ بۆ ئەوەی مورادکانی کودەی لەگەڵ سێ ڕەفیقەکەیە لە ڕانیە کە شەهید کران ئەم سیناریوێ بوو زەحمە نەبێ کام سیناریوێ چیرۆی هاوکارجاف لە ناو جەرگەی هەولێرە بە خۆی و ژن و مناڵەکانیەوە سیناریوێ بوو ها سیناریوێ بوو ئەمانە هێکە کاکە ئێستا ئەگەر پاڤڵ تاڵەبانی و قوبات هەموو دنیا بکەنە ناو ئەمەوە بۆ نمونە هەموو سەرۆت و سەبێن بە ئارام ئەحمە بڵێ وەرە لەگەڵ من داشدانشم لەگەڵێنە چونکە ئەو کوشن ئێستی قەیان نییە کاکە خۆ بە زۆر نییە براشینم باشە هەموو سامانی یەکێتی هەموو کوردستان لەسەر ئارام ئەحمە تاپۆکا پاڤڵ و قوبات من ناشم لەگەڵیان دانیشم ئەیلەوە چکەمانە بێقیمەتن نەمانە متمانەیان نییە چۆن لەگەڵیان دانیشێ بۆ مەگەر پیاوێکی وەکو ناوی چییە چۆن لەگەڵ ئەمانە دابنیشێت چەتۆ ساڵە چۆن لەگەڵ ئەمانە دابنیشێت کاکە خۆ گاڵتە نییە براشینم چۆن سیقە بەمانە بکە کاکە ئەمانە وەفان بۆ دایکی خۆیان نییە کاکە ئەمانە پوری خۆیان ئەفرۆشن دایکی خۆیان ئەفرۆشن تۆ چۆنەچی دوای ئەمانە ئەکەویت ئەمڕۆ لەسەر داوای شاناس کۆبوونەوەیشیان کردووە لە سلێمانی پێم وایە یەکەم پاڤڵی لێبووە قوبادی لێبووە شانازی لێبووە ڕەفعەت ئەوڵای لێبووە ئاسۆ مامەندی لێبووە کۆنە بەعسی شاڵاوی عەلی عەسکەری لێبووە بۆ پاشەڵە جوانیەوە ڕزگار عەلی لێبووە تەنها قار عەزیز نەچووە باشە ئەمانە شێکە وەڕای ئێمە ئەوانە دەرەکەین ئێوە چیت خەڵک دەرکرد کاکە
یەکێتیان کردە بە کۆمپانیایە ئەم کۆمپانیایە خاوەنەکەشی پاڤڵە چێ کۆی لەبێ ئەڵێ دانیشە چێ ملی حیزبێ ئەڵێ دانیشە چێ قسەی هەبێ پێشەوانەی پاڤڵ ئەڵێ بڕۆ دەرەوە ئەمە کاکمە گاڵتەجاڕی ئەمەکەی حیزبە پێشتر گروپێکتردان دەرکرد بەڵام ئەوان ئێستایش و دوای ساڵ نوێ لێ ئەوە یەکێتی ترن ئەوان ئێشتا ئەوان خاوەنی یەکێتین بەڕاستی کەواتە نەخۆتان قیمەتتان هەیە نە بڕیاتان قیمەتتان هەیە نە دەرکردنەکانتان قیمەتی هەیە یەک زەڕ ئەمانە هیچی قیمەتی نییە ئێوە چین تەخەڵ دەرکەن کاکە بەپێی کام یاسا بەپێی کام دادگا و دادوەر بەپێی کام حکم لە حەقیقەتە نیشتیوە ئێوە ناتوان ئەو کارە بکەن جا خۆشەویستانی من ئەمانە هیچیان بە هیچەوە نەماوە خراپترین حاڵیان هەیە یەک کادر نەماوە لە ناوێکێتیا متمانەی بە خودی حیزبەکەی خۆی مابێت باشە یەک کەس نییە حتا دانی خێر بە حیزبەکەی خۆیان بنێ کاکە بڕۆن لەگەڵ کادری یەکێتیا قسە بکەن ئەمە قسەی من نییە قسەی زۆرێک لە سەرکردایەتی مەکتەبی سیاسی یەکێتیە باش نییە تەواو ئەم کەسانە لەبەر موچە قسەکانی خۆیان ناکەن ملیان شۆڕ کردووە هەمویان تاساون ئەسڵ هەر نازان چی ڕوو ئەدا بێخەبەر لە مشتی دوێنێش سێ مەحجەلەیە قۆنسۆڵی ئەڵمان چۆتە سلێمانی قۆنسۆڵەکە چۆتە لای شاسوار جێگرەکەی چۆتە لای پاڤڵی جەلە تەڵەبانی باشە جارانیش مەکۆرگە کێ ئەوە هەبوو بۆ دەباشان ئەخر عەزیزان قۆنسۆڵ خۆی هیچ نییە مۆزەفێکە مۆزەفێکە بەڕاستی هیچ شتێک نییە نەچۆ بۆ لای پاڤڵ چوو بۆ لای شاسوار بەڵام جێگرەکەی ناردوو بە لای پاڤڵ ئەویش باوەشی پێکا و ئەوەکات بۆیە لێرەوە بە هەموو کادران و ئەندامانی یەکێتی ئەڵ لێرەوە بە کادری لایەکچی و کۆمێنووسی کومیتە ئەگەر ڕۆژێک وەکو چەتۆ ساڵح باوکت و حەو برات لە ڕیزەکانی یەکێتیا بەکوش بدەیت سەر ئەنجام تۆ هەر ئەگەری ڕەفاندن و تیرۆرکردنت هەیە لەلایەن خودی یەکێتیەوە تەنانەت ئەگەر وەکو ئاکام عومەر شەڕیان بۆ بکەیت پیاویان بۆ بکوژی دوایی بە بۆمبێک ئەو تەقێنەوە و پاچە پاچە دەکەن خۆ ئەگەر وەکو مورادکانی کوردەیی یا وەکو هاوکارجاف هەموو تەمەنەی بۆ یەکێتی سەرت بکەیت دوجار خەڵتانی خوێند ئەکەن کەواتە لەوە زیاتر ئەحمەق مەبە باش نییە چەتۆ ساڵە هەشت کەس لە خێزانەکەی بۆ یەکێتی بە کوشت دابێت باشە دوایی یەکێتی بێ خۆشی بکوژێ کورە چوی دنیاشتی وایە کاکە کورە هەزاران هەزار تف لەو شیرەی کە خرایە دەمی پاڤڵ و قوبادەوە باشە هەزار تف لەو شیرەی کە خرایە دەمی پاڤڵ و قوبادەوە کاکە ئینسان چۆنە بێ ئەوەندە بێ شەرەف بێت ئینسان چۆنە بێ ئەوەندە بێ قیمەت بێت کورە یەکێتیەکان ڕووی بابی نازانم چی بڵێم کاکە ئەڵێ بەشە ئێوە بەشەرن کاکە ئێ کاکە چەتۆ ساڵە حەوت برای کوژا لە ناو ئێوەیە ئەی 7,000 تف لە مێژووی هەموو یەکێتی نیشتیمانیتان باشە 7,000 تف لە ناوچاوی قوباد و پاڤڵ و شاناز و بلای ئەحاڕەش و دار و بەرد و عەز و ئاسمانەکانتان باشە ئەخلاقە کاکە وەلو بەڕاستی و ئاسمانیش تف لە ئێوەکە لە ڕاستی باش نییە هەورەکانیش تف لە ئێوەکە لە ڕاستی هەبە لەکوێ خۆتان بیتان کەنەوە ئەندام و کادریکێتیم ئادەی ئاسۆ ئەڵمانی کە بەس خەریکی سێکس و فلیمی ڕوت و ئالەم بابەتانەیم یا ڕەفعەت عەبدوڵڵای ساختەچی ئێ تۆ بەقەی بەخۆ بەقەدەر ئەو کوڵتان نەکردو کاکە چەتۆ چی کردووی هەوە گریمان چەتۆوەتی منێتی یەکێتی ناب گریمان چەتۆ هەر ساڕۆی لە بەغاوتی کاکە ئەمە ڕاستیەکانە دادگا ئەمە کودەتا کراوە ئاوا کراوە ئەبێ بچنە هەوڵی کوشتنی بدەن لە دوای ئەوەی حەو برا و شەید کرێ کارەساتە کاکە چه حیزبێ دنیا هەیە ئەوە ئەحمەق بێ خۆشەویستانی من وەڵڵا حەو برای خۆت باش نییە حەو برات بۆ لەش فرۆشێک بۆ بە کوشت ئەو لەش فرۆشە هەتای کەڕەوە بۆ دانێت حەد لەش فرۆش کاکە باش نییە بەڵام ئەم کوڕەنج لە تاڵەبانی حەدیان نییە بە پێڵاوی لەش فرۆشێک بن بەڕاستی چکە لەش فرۆش حیسیەتی هەیە کەرامەتی هەیە لە شوێنەکەی خۆیان لەشە فرۆشێ من ئێستا گرەوەکەم لەم هۆڵندایە لەم داناخی منە کە چەندین ڕیجابخانەی تێدایە ئافەت بەڕووتی وەستاوە ئەچی بۆ لای مەحەمەد لەگەڵاکی بڕۆ لای ئەو ئافەتە لەش فرۆشانە گوێن بەم وڵاتی بدە بزانە قبوڵی کارێت وڵای قبوڵی ناکرێت باشە بەڵام ئەمانە نە ئەخلاق نە شەرەف کاکە ئەمان لە کێچنێ ئەمە زۆڵ ئەمانە کاکە جەلات تاڵەبانی دەست ئەم شەوی لە هەموو شەوێکی ناخۆشی بێ ئەو جەلات تاڵەبانیە تازە لە کتێبە ئەی خوێنمەوە بەپێی بەڵگە 84 مفڵازەت لەگە بەحسا کردووە بە ملیۆن دیناری لە حکومەتی بەعز وەرگرتووە خۆی خواردوێتی مام ڕۆسەم ئەڵێ 2 ملیۆن دۆلاری وەرگرتووە لە حەقی 2 ئیتالیا
لەتیف ڕەشید بردوێتی لەتیفە بەندا و دس باشە چونکە ئێستا بەندا و ئەدزێ لەبەرەوەی ئەو کاتە دوملێن دزیوە بۆ جەلال تاڵەبانی کاکە جەلال تاڵەبانی دز بووم کاکە بەخوا خەڵک لە خۆ دانیشێ مامە گیان بە قوربانێ بمامە بابام جەلال دز بووە کاکە والله لە مێژووی کووردا لە جەلال تاڵەبانی بێڕەوشتر و دستیتیان نییە ئەزانم لاهوری شێخجەنگی و فڵان و ئەمانە پێیان ناخۆشە لەبەرەوەی مامیانە قەسەم بەخوا لە جەلال تاڵەبانیە بێڕەوشتی سیاسی لە تاریخە کووردا نییە هێرۆ کوڕەکانی هەمویان لەو کابرایاچ ئەمان هەمی بەڵگەی یاساین کاکە کە کابرا دزی کردووە پارەی بردووە برا ئەو دەباشانە کە چەند دۆنم زەویە هەموو تاڵەبانی بردوێتی قەڵاچۆران ئەمە هەر خۆی وە بۆ کاکە بۆیە کوڕەکانشی وایە والله ئەمانە هیچ نین لە شاخە کوڕی خەڵکیان بەکوژداوە فێدن عەبدولقاهر بنمونە لە شاخی شار بێئەخلاق بووە ئێشار بێئەخلاق ئەوەی لە شاخە شەریف بوو بێتە شەریفە ئەمانە هەر بێشەرەف بوون لە شاخی شار خۆشەویستان ڕووی دەم لە هەر هەمویان نییە ها ودم لە هەمویان نییە باسی پێشمەکەی داما و قوربەسەر و بەدبەخت ناکەم کوڕە فەقیر هەڵ خەڵەتاوە بە قسەی ئەم ساختە چیانە چۆ خۆیاوە بەکوش باسی ئەمە ناکەم ئەگینا ئەگەر پاڤڵ و قوبات زەڕێ شەرەف و کەرامەتیانە بێ چۆن لەبێ بەرامبەر بە چەتۆ ساڵە ئاوا بکەن وڵات دەریان نەکەیت تۆ دەبڕ دەریک خۆ ئەمە لە حیزبێکە حەو شەهید بم و برا حەو برام شەهید کرێت و برا باوکشم شەهید کرابێ تۆ هێزت تۆی من دەرکا ئەم جانەوەتارە بڵێن چەتۆ ساڵات دەرکرا چی حساب بۆ ئێوەکە کاک والله من چەتۆ ساڵح بم هەمووی مێژووی یەکێتی یعنی مێژووی من یعنی مێژووی چەتۆ ساڵە بەڕاستی ئێوە چێن تا ئەو دەرکن کاکە چا با بەیانی بەرنامە دەکە بڵێ ئەو چەند ساڵ دەرکرا چێ بوو بە کڵاوی ئێوە پێوە کاکە بۆتان بڵێن چی حساب بۆ ئێوەکە جەلال تاڵەبانی چەند کەسی لەسەر یەکێتی کوژراوە یا سەر کورد کوژراوە کاکە جەلال تاڵەبانی هەموو تەمەنی یەک گول لە بەلایان نەڕۆشتووە بە حال شەڕی نەکردووە کاکەژن قەت نەیکردووە بەڕاستی تۆ چی ئادەی هێرە و برای مەحمەد و کچەکانی ئەمانە چیتان بۆ کورد کردووە کاکە ئێوە کامتان کوژراون کێ کوڕی کوژراوە لە ئێوە کەستە کاتێککە جەبا فەرمان لە سەرای سوبحاناغا بێ شەڕی ئیسلامیەکانەکە تەبەن ئافەتی سۆزانی بووەچێ بۆ ئەوەیش بۆ ناو سەرای سوبحاناغا و کاتە ئەو ناوە چۆڵ بووە شەڕی بزوتوی ئیسلامیەکەم لەو کاتەیە ئەم پاڤڵەشێتە ئەچێتەوە بۆ سلێمانی بۆ ڕابوان ئەچێ بۆ لای جەبا فەرمان لێ حیوانە سەبەر لێ گۆشتە خۆن و ئەوان پێشمەگەی ئەچێ لەو شاخ و ماخا شەڕەکە لەگە بزوتوی ئیسلامیە تاڵەبانی جیازێکەکە ئەلەوە پاڤڵ لەوەیە ئەلە پاڤڵ چێکە لێ وەڵا هەڵ پاڤڵی بانگەکە ئەڵێ دەستەکە بە جەندان پێ لێ جەرگم بسووتێنی ڕاکەبەوە بۆ سێمانی تۆ چێکێ دەوێت بۆ کوڕەکەی خۆی بەڵام کە کوڕی خەڵکە کوژە ئامرکرد بوو بە بەڵگە هەیە ئەڵێ مامچ لە فڵان کەس کوژراوە شەهید کراوە ئامرکات ئەڵێ ئەوشتنی کردە ڕەشەبا ئەمانە بۆ کوڕی خەڵکە ئاوا بن خۆشەویستە هەروە بن بەڕاستی بۆیە ئەم شەو ئاوا تووڕەم لە ڕاستیە چونکە مەنتەقیتیان نییە تۆ وەکو چەتۆ ساڵحێ حەو برا لە ناوێکێتیا کوژرابێ باوکێک لە ناوێکێتیا شەهید کرابێ ئەمە هەشت دانە ئینسان لە عایلەکە ئێستا خودی ئەم یەکێتێ بێت خۆ بکوژێت باشە بێت ئەم یەکێتی بێ خۆش لە ترۆرکە بێ خۆشی بکوژێ بێت خۆڵبەسێکە بەدە بەدەمی پاڤڵ بێحرمەتی و بێڕێزی و سوکاتی پێ بکا بەڕاستی ئەو کارە ساتە کاکە چۆن نیکێتی و پارتی ئەمە قبولەکە ئاسۆمەمەندێکی خێڕی چۆن ئەمە قبولەکە ڕەفعەت عەبدوڵایەکی بێشەرەف چۆن ئەمە قبولەکە بەڕاستی ئێوە وە ئەزان مێژوو هەر ئەم ساڵ و 2 ساڵەیە جەبان و بێشەهامەتینە خۆ بێ باجی ئەم حەماقەتی خۆتان بدەن کاکە خۆمە هەروە ئەوانتە نییە کۆمەڵی خوێڕی دەنی کۆ بێتەوە لە دەباشانە یا شانازێکی پێڕەوش کۆ بێتەوە فڵان کەس دەرکن و فڵان کەس دەرکن شانە تۆ چیت کردووە کاکە چی کردو بۆ یەکێتی بۆ خەڵک زەحمە نەبێ والله مەگەر بۆ دووسێ پیاوڕوو ببیتۆ هینی یەکێتی بەس مەگە خێری ئەوە کرد بێ لە سێکسا چی کردووە تۆ زەحمە نەبێ بۆ یەکێتی شانازی ئەبراهیم محمەد چی کردووە کاکە چی کردووە بۆ لە تێ ڕوو بێتەوە جا سێکسی بۆ خۆ کردووە کاکە تۆ لە کوێ ماندوو بووی بۆ یەکێتی کاکە عزیز کار ساعت عزیزانی من بۆیە من هەندێک حاڵەتا کە تۆ ڕۆ ناڕەحەتە بم خۆ من بەخوا نەچە تۆ ئەناسم و بەخوا هەموو مێژووی یەکێتی لای من نرخی تورێکی قوڕاوی بێ باشە بەخوا تەمەنم 15 ساڵ بووە لە سلێمانی و لە پێنجێنە زۆربەی خەڵکەکان گەنجەکان ئەبوون بە کۆمەڵە من گاڵتەم بە عەقڵی کۆمەڵ و یەکێتی هاتووە لە هەموو تەمەنی خۆمان لە شاخ و لە شارە یەکێتی و پارتین بە جەردە زانیوە بە دز و چەتەم زانیون بەڕاستی والله حیزبی بەعەسکەری و ئەمانە مخەڕیبن ڕاستەکات والله مخەڕیبن ئێمە ئەحمەق بووین نەمانەزانی ئەگنا بەڕاستی یەکێتی و پارتی کۆمەڵی خەڵکی کەرجێ و تەعداشی و مخەڕیب بوون لە شاخە بەس کوڕی کوردیان کوشتووە شەڕی ناو خۆیان کردی چیتان کردووە زەحمە نەبێ باشە نەفرەت لە خۆتەوە لە مێژووەکەتان ئەرەوەڵا وەڵایی من سەدقاتی هەموو ئەوانم کردووە بەڕاستی ئەرەوەڵا هیچ نەبێ من لەژێ سای بەحسا ژیاوم بەڵام جەلال تاڵەبانی هەموو تەمەنی لە ئەوروپا و لە بریتانیا بووە چی کرد جەلال تاڵەبانی کاک لە ساڵی 75ەوە شەهید دروست کراوەوە تاوەکو ساڵی 91 جەلال تاڵەبانی 6 مانگ لە سلێمە لە کوردستان نەبووە
راپەڕینەکە ئێمە کردمان سێمان دوای ئەوە جەلال تاڵەبانی هاتووە سەر حاجری بەتای تورکیا هاتە زاخۆ هاتووە بە سلێمانی تۆ ئەوە ڕاستیە ئیتر کۆمەڵی خەڵکی پێشمەرگەی داما و فەقیر ڕۆیشتون دوای ئەمانە کەوتون ئەمە بۆ بەحسێکی تۆ هەڵخەڵەتەوە دەڕاستی من ڕێزم بۆ ئەوانە هەیە بۆ ئەوانە بەڵام ئەمە شەرمەزاریە کاکە بەڕاستی ئەمە شەرمەزاریە تۆ هاوکار جافێک هەموو گەنجێتی خۆی بۆ یەکێتی دابنێ دوای بڕۆی ناو هەولێرا ترۆری بکەیت مرادکانی کوردەی لە ماڵی لاهوری شەرزەگی دانیشتووە مقابلەکەیمان بینیوە قسە بۆ سەلامێکە کار بە مۆبایل ڕیکۆردیان کردووە ئەڵێ ئەگەر ئێستا پاڤۆڵ و قوبات بێن بۆ ئێرە تەقیشم لێکن من تەقانە ناکەم کوڕی مام جەلال سێری کە ئاخر مراد وابی دەکاتەوە ئەوە داماوە کولۆکوجا تاڵەبانی چیان دەرەهاکە کە تاڵەبانی کییە کورە ئێوە جێژن بەخوا وەڵڵا پاڤۆڵ و قوبا کوجا تاڵەبانی وان جا تاڵەبانی چییە کاکەژێ جا هەیە چی ئیمامە ئەگەر بمایتایە ئێسەوانە وەڵڵی ئیمامە هەرما بوو ئەو کۆمەلگای کوردی هەروە بوو کاکە وەڵڵا جەلال تاڵەبانی مابوو کارەبا نەبوو جەلال تاڵەبانی سەرۆک کۆمار بوو ئاو نەبوو ئازادی نەبوو دزی هەبوو جەردەی هەبوو گەندەڵی هەبوو پیاوکوشن هەبوو ترۆر هەبوو شەڕی ناوخۆ هەبوو هەموو شتێک هەبوو ئیتم قسە قۆڕە چییە هەندێک کەسێکە بەخوا هەتا مامە مابوو زۆر باش وەڵڵا هەتا مامە مابوو ئەو کاتە ئێش کوردستان کاولتر و ناخۆشتر بوو حقەتە کاکە هەمومانەوە ڕاستی ئەزانی جەلال تاڵەبانی چی کردو بۆ کورد کاکە وەڵای چی نەکردو هیچتان نەکردو کاکە چونکە نەوشوام سەفا بە نمونە کە ژێگەی جەلال تاڵەبانی بووە دوای سەرۆکی گۆڕاندووە کاکە لە دوای مردنەکەی زیاتر لە 350 ملیۆن دۆلار لە ماڵی خەڵکی بروێتی بە مناڵەکانی خۆی کاکە کاکە جەل نەوشوام سەفا لە ساڵی 75 هەتا 91 76 تا 98 بە نمونە 4 ساڵ 10 ساڵیش تا 90 ئەمە 14 ساڵ 91 ڕاپێ 15 ساڵ 15 ساڵ نەوشوام سەفا پێشمەرگە بوو باش ئەم 15 ساڵە لانی کەم 350 ملیۆن دۆلاری بوو بۆ مناڵەکانی خۆی بۆ نم و چیا و کچەتیوە سەڕشکنەکەی لە بەریتانیا باشە ئەم 15 ساڵە ساڵی چەند ملیۆنەکەوێت ها چەند خۆ ساڵی 20 ملیۆن دلار کەوتووە کاکە 20 ملیۆن دلار کەوتووە نەوشوام سەفا باشە چی ئیشێکی کردایە نەوشوام سەفا ئەوەی پارە پیا کرد بۆ مناڵەکانی خۆی کام ئیشی کردایە کام بازرگانی کام قاچاقچێتی ها کام دەرمان و تریاک فرۆشتن زەحمە نەبێ وەخوا هیچی ئەو پارەی پێ ناکرد تۆ لە 76ەوە تاوەکو ساڵی 90 کەکەتە 15 ساڵ تۆ 350 ملیۆن دلار بۆ مناڵەکانی پیا بکەی والله سیاست وا خۆشە وڵی شۆڕژگەری وا خۆشە یا جەلال تاڵەبانی ساختە چی لە ساڵی 76ەوە هەتا ساڵی 91 سەدا چی دهان ملیاری بۆ مناڵەکانی پیاکرد جەلال تاڵەبانی وڵا شۆڕژەکەی شۆڕژ کاکە یا مەسعود بازانی یا مەسعود و نازانم نێچیر باش نییە بە دەیان و سەدان ملیار دلاری ئەمنتیان دزیوە وڵا پێشمەرگاتی وا خۆشە کاکە والله وەرە کاکە 15 ساڵ من بەرە زیندانم کە کاکە 15 ساڵ زیندانم کە لە دوایە بڵێ ئارام ئەحمەد ئەمە 300 ملیۆن بۆ تۆ بەخوا ڕازی بۆ واژۆکەم کاکە 15 ساڵ چییە ئەو 15 ساڵە بە هەندە زیندانە بم بەڵام 300 ملیۆن دوایە 15 ساڵی پێشی لەبەرەوە قسە قۆران بۆ عالەم مەکرد ئێوە هیچتان نەکرد لەگەڵ حرمەت ما بۆ ئەوانەی کە تیا شەهید کران و لە ناو چوون بەڵام ئەمانە بەس بۆ دزی چوونەتە لە شاخیشە بەخوا لە شاخیش ئەمانە هەر دز بوون چونکە ئەگەر دز نەبوونایە ئێوە چۆنتان دڵیەت چەتۆ ساڵحێ هەموو تەمەی لەگەڵ ئێوە بووە پیاوێکی محتەرەم ئینسانێکی شەریف حەو برا ئاخر کاکە گاڵتە نییە وەڵڵا عەزیزم وەڵڵی خۆشەویستم من برایەکم بۆ کرێکایی چوو بۆ تاران لە تاران ئێوارەیەک لەگە کوڕێکا کە هەردووچەند بێکەوە لەوێ مردن خوانن بە ماتۆر خوانەکەم بەژێ سیارەیە کە تەموو باران و ئالەمباتەژێ پردێک سیارەکان لەناتە خوار ژێ پردەکە هەردووچیان بردن قەسەم بەخوا لە ساڵی 95 96 نازانم بەتەواوی من لە هۆڵەندا بووم ئەو برایان وای لێ هاتووە وەڵڵا سەی تەلەڤیزیۆنەکەم لە بەرچاومایە ئەچمە بازار لە بەرچاومایە بەخوا شەوە خۆم لە بەرچاومایە بەخوا بەعین لە خەو هەڵسم لە بەرچاومایە وەڵڵا لەگەڵ ئێوە لایڤەکەم یەتەوە خەیاڵم بەخوا دەستم بۆ پەرداخەکە لەناو پەرداخەکەمە ئەیبینمەوە بەخوا لەسەر سەر دانیشم بیر مەکەوێتەوە کورە ئەو کەسەی برای تەنەچی بێ نازانێ براچیە کاکە کەسێ ئەزانێ ژانەکەی چۆنە کە لە دەستی هەیە بە براکەی تۆ حەو برا دەست بدەی باشە پاوڵێکی سەرسەری بێ دانیشی ئەوە لەگەڵا کاکە قوبادێکی فاسد بەس خەریکی سێکس و ڕابواردن لە کاکە ئەو بێ دانیشی مەحاسەبەکە ئەو بێ بڵێ وەڵام من دەردەکەم ها لەش فرۆشێکی وەکو ئاسۆ مامن کۆنە بەعسیەک بێ بڵێ وەڵام من تۆ دەرەکەم تفلە و مێژووە بێ بکەی کاکە ئەوە مێژوو نییە ئەوە سەخافەتە لە ڕاستیە دێگە ئەو بێقیمەتیە کاکە ئەو بێقیمەتیە برای شیرم
تێگەی ئەمانە خۆیان وای لە کردووە سەرێکە خۆشەویستان کچێک لە هەولێر کوژراوە تەمەنی 12-13 ساڵە باوکی تریاخۆر و دەرمانخۆر و میدیاکانی پارتی خۆیان وارن عەزیزانی من ئەڵێ حەوجار برای ئەو هەتیوە ئەو کچکوژە ئەڵێ حەوجار شکاتی لێکراوە ئەبێ بگیرە بەس کەس نەیگرتووە باشە لە دوایە کچەکەی خۆی پاچە کردووەتەوە چی وای لۆ کچە کردووە پارتی وای لێ کردووە پۆلیس وای لێ کردووە ئاسایش وای لێ کردووە ئەگەر لە ماوەی ئەم هەجارە تۆ ئەم کابرا سەرسەریە بگتایە کچەکە لێ سندایەتەوە کچەکە ئاوای لێ نەها نەبوو بە قوربانی ئەو مناڵە داماوە کاکە تۆ ئێوە چۆن ئەم هاتیێتان نەگرتووە ئەم تریاخۆ و دەرمانخۆرە کچێکی 15 ساڵی بێ ئاوانەکانی دەربێنێت و ئاوا بیکوژە ئەوای لێ بکە بەڕاستی چی لەمانە ئەم تاوانانە ئەکایەتی و پارتیەکەن خۆشەویستانی من ئەوان ئەیکەن بەڕاستی ئەوان ئەیکەن تەواو ئێستا بۆتان باس دەکەم بۆ نمونە کوشتنی سێ برا زیندانێکی دوو برای تریان کاکەمەوە چوی دنیا ئەوە ڕۆیە عەزیزان خۆشەویستانی ئارام ئەحمەد لە دوای ڕاپەڕینەوە لە ساڵی 92ەوە بەدەیان جاروتومە هەر کەسێک لە دێگەڵە بەمداوە کوژرا بێت تیرۆر کرابێ بە 8 ڕێگەیەک کوژرا بێت ئەگەر بکوژەکەی نەدۆزرابنەوە ئەوەی چێتی کوشتێتی لە دێگەڵە بەولاوە هەتا زاخۆ لە سنووری پارتیە هەر کەسێک کوژرا بێ تیرۆر کرابێ ڕفێنرا بێ بکوژەکانی نەدۆزرابنەوە ئەو پارتی کردێتی ئەمە ئیتر ئەلفوبێی نییە لە ڕاستیە ئەلفوبێی نییە هەر کەسێکی تێژ کەسێکی کوشت بێ ئەگەر خوان نەبوون دۆزیوێنێتەوە لایەکێتیشە لە لای پارتیشە بەڵام هەر بکوژیەکەون بووە ئەوەی چێتی پارتی خۆیان کوشتیوانە بۆیە نەدۆزراوەتەوە بکوشەکەی بۆ چونکە یاسا شمولی خۆیان و پیاوکوژەکانیان و چەتەکانیان ناکا باشە بۆیە ئەم بنەماڵە کەسێک کوریان کوژراوە بە وردی گوێم لێ بگن بە چەند دەقیقەیە ئەسڵی ئەمانە خەڵکی سەنگاون باش نییە بەڵام ساڵانێکە ئەم عایلەیە لە شێخ عەباس لە سلێمانی دانیشتن باوکو دایژی ئەم کوڕانە ساڵانەوە پێشەوە مردوون دوای تیرۆرکردنی سێ برایە دوایشان ئێستا گیراون بە ناوەکانی قادر لەتیف لەگەڵ جەوامێر لەتیف باش نییە سامان لەتیفی تەمەن 24 ساڵە شەمان لەتیفی تەمەن 26 ساڵە کە ئەمانە دوو برا بوون عەزیزان لە 4 6 2014 هەردووکیان لە یەک شەودا ئەم دوو برایە کوژراون واتە ساماڵ و شەماڵ لە یەک شەوە هەردووکیشیان فیشەک نراوە بە سەریانەوە واتە بکوژەکانی یەک کەس بوون یا گروپێ بوون کە ئەم دوو کەسیان کوشتووە هەردووکیشیان لە کوێ ئافرەدراون سەیریکە شەماڵ لە گوندی 120 نزیکی زەرگوێز کاژمێر 9 تا 10 بیانی میتەکەی دۆزاوەتەوە باش نییە ساماڵیش لە گوندی ژاڵی جەزاچاف تەرمەکەی دۆزاوەتەوە واتە هەردوو شوێنەکە کە ئەم دوو برایە دوو فشێک نراوە بەسەریانەوە لەو ڕاستەڕێیا میتەکانیان فرێدراون باش نییە لە ساڵی 2014ەوە تا ئێستا کە ئەکاتە نزیکەی 9 دانە ساڵە ئاسایش و پۆلیسی سلێمانی یەک ئیجراعاتیان نەکردووە هیچ کەسێک نەگیراوە بکوشەکانی نادیارن لێپرسینەوە نەکراوە کەیسەکان داخراوە خۆشەویستانی بەبێ هیچ لێکۆڵینەوەیەک کەیسەکانیان داخستووە دوای ئەم هەموو ساڵە باشە دوای 9 ساڵ برای سێهەمیان کە ناوی بورهان لەتیفە ئەم دوو کوژراوە لە ڕۆژی 19/12/2022 واتە ئەبێ بە ساڵی پار بە دەداچوونی کردووە لە پۆلیس وە قسەی لەگەڵ کردوون کە ئەو کەیسە چی بەسەر هاتوو بۆ دەداخستووە ئەو کەیسی دوو برا کوژراوەکەی 19 مان ڕۆشتووە عەزیزان یعنی 19/12/2022 چووە بۆ پۆلیس 20/12/2022 کە ئەکاتە تەنها یەک ڕۆژ لە دوای ئەو بێسەر شوێن بوو ئەوەنە ئەزانن لە ناوچەی تانجەرەوە سوار تەکسیەک بووە بۆ بەرەو سلێمانی کامێرەی چاودێری هەیە ڕسمی گرتووە دوای ئەوە تەلەفۆنەکەی داخراوە ئاسایش و پۆلیس ئاگادار ئەکرێن بەڵام یەک شتیان نەکردووە کە ئەم بورهانە دیار نەماوە بەڵام لە 3/1/2023 بێسەر شوێن ئەبێت تا ئەو کاتە باش نییە لەم ڕۆژەیە تەرمەکەی لە گوندی جافران لە ناوچەی قەرەداغ دۆزاوەتەوە بە خنکایی باشە کە جێگای ئازار و ئەشکەنجە و لێدان و ئەوە بەجەستەوە دیارە ینی بەدارێکە هەڵیان واسیوە بە خنکایی خۆ ناکرێ ئەم ڕقە گەورەی هەر لە خۆ بێ بەڕاستی دوای ئەمە دوو براکەی تریان بە ناوەکانی قادر و جەوامێر ئەچن بۆ لای پزیشکی دادوەری بۆ تەرمی براکەیان یەکێتی هەردووچیانی گرتووە بە مادەی 406 کە پێم وایە کاتە مەسەلەی کوشتن و ئەوانە ئەو دوو برایشیان خستە زیندانەوە باشنی کە ئەڵەی بۆچی ئەڵێ ئاخر هاوسەرەکەی ئەو کوڕەکە کوژراوە کاتێک کە هەواڵی مەرجی مێردەکەی پێگەیشتووە وتێتی خەتای ئێوە بووە ئێوەی خەتای ئێوە بوو لەبەر کەیسەکەتان هەڵچۆڵاندووە بۆیە ئەم بەدی وای لاتوە قەرار نییە لەسەر ئەوە بێت باشنی من پێش ئەوە ناکەم کە چیەکەن چی ناکەن بەڵام کۆمەڵێک پرسیار هەیە ئینسان ئەبێ لە خۆی بکات باشنی ئەبێ لە خۆی بکات
برايك تيشان هي لبارتي ناي حسن لطيفة مقدمة لزيرفاني كمن نومنا راكفاني چونك هش هزار راكفاني لا او نايشي شنغالو انا بون كداعش فهم چون مثلا شان رايك اما نايشان زيرفاني ولا هم راكفاني زيرفاني شكاك او من نوم لنا كاك ام برايش لبي باشا بسيارك اوي لبوليس واساي سليماني شي ام خزان تصفيقات ها شي لساتشي لە 2014 دوو برا کوژراون بۆچی ئاسایش و پۆلیس کەسەکان داخستووە بۆچی هیچیان نەکردو لەمای ئەم هەموو ساڵە 9 ساڵ تێپەڕیوە ها باشە ئەم کابرایە 90 مانگیەت بۆ پۆلیس 20 مانگ بۆ کوژێ چۆن خێرازانرا خۆ ئەم کابرایە بەنهێنی چووە بۆ ئاسایش و پۆلیس کە بۆ کەسی دوو برا کوژراوەکەی 9 ساڵ بە لە ئێسەی چۆن 90 20 مانگ چۆن خێرا پێزانرا چۆن خێرا کوشتیان تێبگەین کاک چۆن خێرا زانرا ئەگەر ئاسایش پۆلیس ئاگاداری ئەمەنە بۆ ئەی چۆن ئایا ئاسایش و پۆلیس چۆن خەبە بڵێن کابرایەک لەو پۆلی دنیاوە هاتۆ بۆ کوشتنی ئەم کابرایە چۆن زانی کە هاتۆ بە لای ئێوە چۆن زانی کە باسی ئەو مۆزوعی کردو ها وەرن تا پرسیوە یاڵەن چی وەڵا کاکە ئەو برایە کە لە هەولێرە کاتی خۆی باشی خۆی جاچیدا ئەگەر باشی خۆی کوشتە کاتی خۆی بۆشی ئەوە 95 ئاسا ئەمە بووە ئێوە بۆشی نەچوون بیگرن زەحمەت نەبێ بۆشی پەراوتان بۆ نەکردەوە لەسەر ئەو تاوانەی زەحمەت نەبێ ها خۆ من ناکاتۆ بجێ براکەنشی کوژەکەش چۆن نەبێ ئێوە لە 2014 دوو برا کوژراوە کەسێکتان داخستووە نەتانتوانێت بگەڕن بە شوێنیەکەم کوژەکانی چییە کاکیجان ئەی بۆچی دوو براکەتی گیراوە ئەمە 5 هیچ وردەکارێکیش باس نەکردە لە مۆزوع باشە با ئاسایش و پۆلیسی سێمانی پێمان بڵێ ئەم برایانە لەسەر چی و بۆچی کوژراون ها خۆ منە ژنیان هەیە مناڵیان هەیە کوڕ و کچیان هەیە شتیان هەیە بۆچی وایە کاکە لەسەر وە لەسەر شتە خۆن نە ئەی لەسەر چیە زەحمەت نەبێ چونکە عزیزان هەموو کەسێ بێ و ڕاستی بزانێ ئەم کوشتنانە هی ئەم برایانە هەرچی بێ چیرۆکێک لە پشتیەوە هەیە هەر لە خۆ نییە بەڕاستی کاکە هەر لە خۆ نییە چیرۆکی لەپێ ئەم کوشتنانەوە هەیە لە 2014ەوە کە ئەم دوو برایە کوژراوە ئەگەر ئاسایش و پۆلیسی سێمە بەدەداچوونی بکردایە بچوایە بگەڕایە بەشێن بکوژەکانە سەردایەکی دەسەکەوت وەڵام هیچی نەکردەوە بۆچی داتان خستووە کەسی ئەو دوو برایە لە 2014ەوە بۆیە عزیزان ئاسایش و پۆلیسی وڵاتی ئێمە ئەمانە بۆ پاراستنی کەرامەتی خەڵکو و بۆ پاراستنی سامانی خەڵکو و بۆ پاراستنی ژیانی خەڵک دروست نەبوون ئەمانە تەنها حرەسی چەتەکان حرەسی دزەکان حرەسی پەتاتەکان حرەسی مافیاکان بەڕاستی ئەمانە گۆپاڵن بۆ سەر ژیانی خەڵک بەڕاستی ئەگەنا معقول نییە ئەمانەی کە لەو کۆمەلگای ئێمە ڕوئەدا معقول نییە کابرایەک لە هەولێرە برا بچێ شکاتی لێ بکە خەڵک شکاتی لێ بکە حەو ئامر قەبزی هەبێ بەڵام ئاسایش و پۆلیسی هەولێر نەچن بیکەن لە دوایە بڕوا مناڵێکی کچێکی قوربەسەری داما و ئاوانێ بکات باش نییە ئێستا ئەمەی فێمەنیست و شتانە چی کاکەوە ئیسلامیەکانەوە والله حتا ئێستا نەمبیستووە یەک ئیسلامی کچەکەی کوشت بێت یا ژنەکەی کوشت بێت وەڵاهی نەمبیستووە مەلایەکی ئاینی ژن و کچەکەی کوشت بێت ئیتۆی بۆچێ کاکە بەخوا نەبیستووە ئەگەر هەیە پێم بڵێن ئەم مەلای ئاینیە کچەکەی خۆی کوشت ئەم مامۆسای ئاینی ژنەکەی خۆی کوشت ئەم ئیسلامە سیاسیە ژن و کچەکەی خۆی کوشت یەکدانم پێ بڵێن زەحمەت نەبێت بۆچی درۆکن کەڵام کە من ڕاستیەکان ئەڵێم پێتان ناخۆش ئێوە خۆتان ئایا کوژن کاکەش کابرایەکی دەرمان خۆر و تلیا خۆر بێ چۆن نتوانێ مناڵ بەخێوکە کاکە بۆچی ئاواکە دوایەوە ئەم عایلەیە سێ کوڕیان کوژراوە کەوتم ئادەی ئاسایش و پۆلیس جوابان بنەوە ئەمانە بۆچی وایان دێتەوە زەحمەت نەبێت چێ کوشتوونی ئەمانە ئەمە یەکێتی و پارتی خۆشەویستان ئەمانەن کاکەکیان سێسێ ئەکوژێت تەوا بۆیە ئەیڵێمەوە ئەوەی کە لە دێگەڵە بەم لاوە بکوژێ بکوژەکان دیار نەبێ ئەو یەکێتی خۆی کوشتویتی ئەو تاکید بن ئەوەیشی لە دێگەڵە بەو لاوە بکوژێ بکوژەکان نەدۆزێتەوە پارتی خۆی کوشتویتی تەوا ئیتر من هیچ قسەیەکم نەماوە خواتان لەگەڵ پاڤڵ و قوباد و نەفشەفش مەکرد وڵا فڵانکت دەرەکەی نووسی وەڵای باوکم ناوی چییە ئەم برادەرە چەتۆ ساڵحە ئەو ڕەفیقانەی ترە فڵانە فیچارەکانە لاهورەکانە کێکی وەڵا ئەوانە خاوەنیەکێتین کاکی ئێوە هیچ نین بەڕاستی ئێوە هاتوون بە شەق بە کودەتاوەتان کردو بە چەت ئەوە ناخوا بەڕاستی دەیزێن ئایندە جا دوو سێ مانگکە ئێستا 5 نەفەریکە لە مەکتەبی سیاسی و سەکرێتی ئامادەیە هەمان ئەم شتەی چەتۆ ئانە بکاتەوە هەر سێ مانگ جارێ عەزیزان 5 سەرکردایەتی ئەچێ بۆ بەغا شایەتی ئەدا
خۆ بەمە تەواو نابێ بەمەی چەتۆ ساڵە خۆشەویستانی منی خۆ چەتۆ ساڵە ئەو دوو برادەی تر سەرکردایەتی باش نییە بەمە تەواو نابێ دووسێ مانگی تر 5 دانەی تر 6 مانگی تر 5 دانەی تر ئاوا وردە کاتێک زانی بەرەکەی ئەمان ئەبێ بەچی ئەبێ بە 100 مەکتەبی سەرکردایەتی ئەمان نابێنەوە هێزی شوێنێتەوە هێشتێ بناکە من کاتان ناگەم لەوە زیاتر خۆشەویستیم بۆ هەموو لایەتانەی عەزیزان ئێمە کەسانێکی بێلایەن و سەربەخۆین تا ئەم چرکە ساتە بەتەمایان حرەکەت بکەین بەڕاستی بەرەی ناڕازیەکان دژی چەتەکانێکی و پارتیوانە بۆیە ڕاستیەکان چۆن بێت ئێمە ئاوایێڵین وەکو میدیاکاری ڕۆژنامە نووسێت چی ناوانی ناو بنێ شتەکانمان پێگا ئێمەش وەکو خۆی بڵاوەکەینەوە ئەوەشی کە من وتم ئەمانە یا مێشک یا فکرەی خۆم نییە لەسەر هەواڵ و شتەکان بڵێ ڕووداوەکان هەیە ئێمە ئیژێڕینەوە لێن ئاوایە لەحقەتە بەڵام ئەمە مێژوویەکێتی و پارتیە خۆشەویستانی من بەداخەوە لەبەرەوە حتا ئێوارە بە من بڵێ ئارا مەحموود گوبخۆ ئارا مەحموود بێئەخلاقەوە لای من نەیخوا بەڕاستی چونکە ئەوەی کە دیفاع لە پاڤڵ و قوباد و شاناس کات ئەوە شەرەفی نییە لای من کەرامەتی نییە ئابڕووی نییە بێحەیایە بێقیمەتە ئوسلوبی نییە ڕاستی و من بە جنای شمێنای لە ڕاستیە هەتا بیژمێنم هەر ئاوا ڕسواتەنەکەم ئەوەش با باش بیتانە خەمەوە هەتا ئێوارە جوێن بە ئارا مەحموود بن ئارا مەحموود بکوژن ئەوە بکەن وەکو بۆ نمونە وەکو ئەو چەتۆ ساڵحە حەوت براتان بن بە کوژ بۆ پاڤڵ و قوباد و ئەلەم بابەتانە لە دوای خۆشتان ئاوەتان لێت ئەتان کوشن ئەها ئەیانە چەتۆ ساڵحیش چەتۆش کوژن لە دوای حەوت برای شەهید و باوک شەهید ئەیانێ خۆشی بکوژن بکەن بە 8 برا ئەمە یەکێتی لەبەرەوە هەتا ئێوارە ماساویان بۆ بکەن نەتیجەکەتان ئەوەیە کەیفی خۆتان نەکاکچن دەیتە خواتان لەگەڵ و خۆشەویستیم بۆ هەموو لایەتانەی عەزیزان کۆمەڵی حەقایقمان باس کرد بۆ هەموو لایەک و سەرکەوتوو بن و خواتان لەگەڵ